اوكي ام دەرەجدێن باسی jQuery events دەکەین eventەکانی حەدەثەکانی یاخود ڕووداوەکان دەکەین لە jQuery دا بوونە ئەو ستراکچەرم دروست کردووە دوو بەتنمان هەیە هەردووچین ئایدیم داوتنێ btn1 btn2 دەبینن btn class CSS-ەکەش وەکەوەی جارانە و ڤیدیۆ پێشووترە و p تاگم هەیە کلاسی سەر بە کلاسی par1ە form id forمی هەیە هەرێک لە هەندێک ئینپوتیشم دروست کردووە بۆ ئیڤنتەکان لەسەر ئینپوتەکان شتاقی بکەینەوە هەندێک ئیڤنتمانەیە تایبەت بە ئینپوت تایپەکەی تێکستە لە بۆ ئیمێل تاوان لەوە ئیمێل تایپەکە ئیمێل تایپی ئیمێلمان هەیە بەڵام ئەگەر تایپەکە بکەمە ئیمێل ئەو کاتێک لە تێکس باکسەکە دەنووسم بۆ لە پاشنەکە سەبمیت دەکەم ئەو کات داوای ئەوم لێ دەکات دام لێ دەکات کەوا ئات و واتە ئیمێلەکە دەبێ valid بێت بۆیە تایپەکەکردن تێکست بۆی کە تاقی دەکەمەوە بۆنەکە ئیڤنتەکەن لە بۆ بەتنی سەبمێتدانە چ کێشەیەک نەبێت داوای هێشتانەکات پڕینەکەمەوە ئیمێلەکە بۆ شێوەیە کەوا پێویستە خۆی کاتە هەروەکو تێکست احتیاجی تایپ تێکست ID ئیمێل هەرێک لە ئایدیانە بدەمێ بۆی کە ویستم بەکارێن بێنم ئایدەکەشان هەبێت لە بۆ دانانی ئیڤنتەکانیان select ID gender نێمەکەش بە gender بێت و لێرەدا ئاپشنەکان دوو ئاپشنم هەیە تاوان لەو سلکتدا ئاپشنێکم دوو ئاپشن دروست کردووە میل و فیمیل کاتە ئەمە بریتێ لە select کاتم چۆیزە هەڵەبژێری باشە میل یە بۆ gender میل یان فیمیل واروەها چیمان هەیە تانی بەڵێبیڵیش بکەی ئەو gender و ئیمێل و ئەو نەیمانە و لە کۆتایشدا ئینپوتمان هەیە ئەوان هەموو لەناو فۆرمەکەینە تەبان ئەواتەوە هەموو یەک فۆرمە و لە کۆتایشدا بەتنی سەبتمان هەیە تایپی سەبمێت کە ڤاڵێکێکی بۆ من باس سەبتمێت خود ناردم بێت اوكي ئێستا با بێن هەندێک ئیڤێنت تاقی بکەینەوە بزانین بەمان دابنین کەواتە لەناو دایما وتمان best practice ئەوەیە کەوا لەناو document.ready function لەناو event function ئیڤێنتەکانی تر بنووسی بۆی کەوا داکیمنتەکە ئیڤێنت بوو اینجا jQuery-ەکە کۆدەکانی jQuery بنووسی هەشتانی کاوا دەتەوێت ئیڤێنت و ئاکشن هەشتێک بێت باسێتە با بین ئەو بەتنا کەوا ئایدێکی هەبوو بە ناوی btn1 با ئیڤێنتش بەدا بنین کەواتە درم $sign hash btn1 داتێک دەنووسم لە پاشان ئەو ئیڤێنتێکا دەمێ بۆ من چەندەها ئیڤێنتمێ بۆ منە کلیک کاتێکی کڵیشی لەسەر دەکەم و لە پاشان ئەو فانکشنە هەیە فانکشنێک جەنەرەیت بکات دروست بکات و ئەو فانکشنە فایر بێت ئێستاش ئەو شتانی کەوا دەمەوێت کاتێک کلیکی دەکەم لە ئیڤێنتی کلیک دەسەر ئەو بەتنوەنا کە کلیک دەکەم ڕوودات دەیکەم هەر شتێک بێت توانم دەستکاری CSS یاوانە بکەم یاخۆد خۆی باگراوندی بۆ زیادی کەم هەرێک لەو شتانە بۆ نمونە alertێک you clicked on me اوكي بمشتی زۆر سادە کە کلیک دەکەم ئێستاکە you clicked on me وەمەکە کلیکم کرد باشترش بۆنە باگراوندەکەشی بگۆڕێت کەواتە دەڵێم چێ و کات دەبێت سلکتی بکەم سلکتی و بەتنە بکەمەوە هەمان بەتن یاخود بەتنی دووەم باگراوندەکەی بگۆڕە بەڵام ئەم دەمێت بۆ منە هەمان بەتن باگراوندەکەی با بگۆڕە لە کاتی کلیکردندا عفۆن CSS کەواتە CSS و CSS-ەکەش بگۆڕم بۆ منە CSS-ەکەی دەستکاری دەکەم background کەواتە نووسم background و لە پاشان ئەو نرخی کەوا دەمێت لە backgroundە بۆنە backgroundەکەی با ببتە gray ئێستا ببینین لەنچ ڕوودات کە کلیک دەکەم دەیبینن backgroundەکەشی بووە خود red اوكي
بەئەمە لا بدەین طبعا شتێکی تر ئێستا من لێرە دەوا بکەمە کۆمنت هەمان شت دەتوانم بیکەم لێرەدا ئێمە بە کلیک کردمان مێثۆدێکمان هەیە بە ناوی ئان طبعا مێثۆدی ئان کەواتە هەمان شت بکەم بەڵام بە ئان بۆنە دەڵێم چ ئەو هەمان بەتن هاش btn1 dot click فۆنات کلیک ئێزاتی کلیک دەڵێم ئان مێثۆدی ئان لە پاشاندا لێرەدا ئەو ئیڤنتە دیاری دەکەم کەوا دەمێت لە پارامتەری یەکەم ئیڤنتێکەوە دەمەوێت بۆ منە کلیک بێت ئەو کۆمەی تازە بۆی هەمان شت بکەم بەڵام بە شێوازێکی تر اینجا لە پارامتەری دوم ئەو فانکشنێکەوە دەتەوێت ڕەم بێت لێرەدا فانکشنە دەنووسی بۆنە بە هەمان شت بکەین بۆی کا ببینین هەمان شتمان کێوی کلیکتان می ئێستا کلیکم وەکو دەبین هەمان شت ڕوویتە ئەوە داتانی بە هەمان شێوە بیکەی کەواتە چ ئان بەکاربێنی یاخود لێرە یا ڕاستە بخۆ دەتوانی ئەو ئیڤنتە دیارێکی کاوە دەێت یاخود بڵێن ئان کلیک یاخود ئان سەبمت هەرێک لە ئیڤنتەکان سەبمت یاخود ئان ماوس ئۆڤەر ماوس ئەنتەر ماوس ئەنتەر ماوس لیڤ هەرێک لەوانەی تر و لە ماوسدا لە مێثۆدی ئاندا دەتوانم چی بکەم دەتوانم ئابجێکتێکی بۆ دروستکەم چەندەها ئیڤنت بەیەک جاری سلکت بکەم ڕوو بداتن لە بۆ ئەو btn1 ئەو بەتنی یەکەمە ئەو btn id btn1 لە یەک کاتدا بە بەکارهێنانی مێثۆدی ئان باشە پێشەوەی بەکاربێنم بۆ یەک دوو مێثۆد تریش بەکاریان بێنم بۆی دواتر لێنەر ئەمای بەکاربێن کەواتە بابێن سەرەتا بۆ نمونە شتێکی تر بکەین بابێن بۆ نمونە ئەمن دوو بەتنمان هەبووایە کەواتە بۆ نمونە دەڵێم بابێن بەتنی یەکەم با دووبارە بۆی دانێمەوە ئان کلیک یاخود بە هەر شێوازێکی تر دەکەی بیکە با بە کلیکەکە بیکەین فەرقی نییە کامی بەکاردەهێنی کەیفی خۆتە هەموو کاتێک ئان بەکاربێنی لە هەر جۆرێکی ئیڤنت یاخود ڕاستە خۆ جۆری ئیڤنتەکە لێر دیاری بکەی کلیک ماوس ئۆڤەر ماوس ئەنتەر هەرێک لەوانێکەوە هەیەکو دەیبینێت ماوس دان ئەنتەر لیڤ ئاپ کیاپ هەر شتێک بێت ئەوەنە کلیک کاتێک کلیک لەسەر بەتنیەکەم دەکەم دەمێ ئەو پەرەگرافیەرە بشارێتەوە کەواتە پەرەگرافەکە با سلێکت بکەم پەرەگرافەکە کلاسێکی هەبوو کلاسەکە بەناوی پارە1 بوو پارە1 بوو پارە یەک وەل پاشان بوو دات بۆ نمونە هاید طبعا لە هایدیشدا دەتوانم چرکەکە دیاری بکەم لێرەدا توانم پێ بڵێم سلۆ یاخود فاست ئێستا سێری بکەم لا دەکەی ڕاستە خۆ ئێستا گەرسێری کەم ناوتوانە بهێنمە گەل لە ڕفرەشی کەمەوە با بۆ نمونە بەتنی دووەمیش بەتنی دووەم کاتێککە کلیکم لەسەر ئەو بەتنی دووەم کرد ئەم جارە ئەو پەرەگرافە بیهێنێتەوە واتە شوی بکاتن پیشانی بداتەوە ئێستا گەسێری بکەم ئەمە دەیشارێتەوە ئەفۆن هەمان ئەوم داناوە دەبێت بڵێم btn2 ئایدەکەم نەگۆڕی بەتنی یەک دەیشارێتەوە بەتنی دوو لای دەدا btn2 کامەیە ئەوە بەتنی دووەمەکەەوە ئایدەکەی بریتێ لە btn2 ئەو بەتنەیە بۆیە ئەوە شو ئەوە هایدەکەەوە شەوی دەکە و هەروەها بابێن بۆ نمونە ئەوانە پارامتەری شۆردەگرن تەتانی دوو پارامتەری بدێ تەوان پارامتەری یەکەم بریتە لە ئایا بۆ منە سلۆبی بریتێ لە کاتەکە ئەو هایتکردنا بە شێوەی خێرە ڕبدان بەس بە یان بەسەری دەتانی ڕقمی بدێ ترکەکەی دیاریکەی بە ملی ساکن یاخۆ سلۆ فاستی لە بۆ دیاریکەی ئەوە لە پارامتەری دومیش ئەوانە هەردووچیان ئەو دوو پارامتەر ئاپشنەڵ پارامتەریان پێدەگوتێ واتە بەکەیف خۆتە بەکارێندنی یاخود نا بە گوێرەی حەزی خۆت و ئەوی دوێن بۆ نوتانی فانکشنێک ڕام بکەی کاتێک کەوا هایت بوو لە پاشان ئەو فانکشنە ڕام بێت باشتە بۆن بە تاقی بکەینەوە بابێن کە هایدمان کرد و ئەوە ڕوویدا باش شتێک ڕووتە کەواتە کاتێک لێسە بەتنە دەکەم بە شێوازێکی سەبر بە سەبری ئەم پەرەگرافە لە هایت دەبێت و لە پاشاندا ئەو فانکشنە پاشێکەوە هایت بوو فانکشنێک ڕەنگ دەبێت لەو پاشنەدا بۆنە دەتوانم بڵێم بۆ نمونە تەواوی داکیمنتەکەش لە پاشاندا داکیمنت با بڵێن شتێکین
هەر شتێک بێت ئەلێرتێک یاخۆت هەر شتێک ئەلێرت با ئەلێرتێکی سادە یاخۆت بڵێن دەستکاری CSS باری بکەین کاتە دەتانە بڵێم چی دەتانە بڵێم document dot body سلێکتم کرد لە پاشان CSS لێ بۆ بکەم CSS ئەەکەش بوونە background یاخ background image جاتی image کەڵەرێکی پێ دەدەم بۆ نمونە yellow با بزانین چی ڕوودەدات ئێستا کە تاقیکەینەوە بزانە چەندە جوانی بە سەبری ئەو بوو لە پاشان ئەو کەش گۆڕە کاتە jQuery is so powerful زۆر بەهێزە چەندە هەشتی پێ دەکرێت باشە بەڵام ئەو فانکشنە و ئەوەش ئێرەش ئەوانە بریتە لە چی ئەوانە ئاپشنەڵن ئەمە کارێ ناهێنم بۆ سادەی میمەیە بزانی کەوا چۆن بەکاردێ ئیدی دواتر پێویست ناکات تەنها بزانانی مێتۆدەکە چییە ئەوی ترکەی فخۆتە شتێکی پێ دەکەی باشە بە بۆ نمونە ئەو جارە بە فاستی بکەین ئەوەشیان فاست بێت هەردووچیان فاست ئاسەمە خێرایی هەردووچیان بکەین بە سلۆ یاخۆ دەتوانم چی بکەم لە نێوان کۆتێشنە خۆ ئەو ملی سەکەندی پێ بدەین ئێستا پاش لە دوو چرکایی پاش دوو تکە ئینجا ئەنی ماوەی ئەو ماوەیەکەوە دەیخیانی لە بۆ هایدکردن دوو تکەیە و ئەو ماوەیەکەوە شەوی دەکە بە دوو چرکەیەش دەگەی سەیری بکەم تانە یەک دوو بەو شێوازە دەتوانی بەکاریان بهێنێ و شتێکی ترمان هەیە بابەتنی سێمش دروست بکەین بەتنی سێم لێرانەدا دروست بکەین بۆ نمونە button ID btn3 بۆ نمونە toggle تاوان تەگڵیشمان هەیە دەتوانین لە نێوان هایدی شەودا تەگڵمان هەیە تاوان مێتۆدی تەگڵ چی دەکات هەم شەوی دەکات هەمیش هایدی دەکات ستا بۆ نمونە بە مەنایشتر بۆ جوان تێبگەین بەکاری بێنین دەبا ئایدێکم دا بە btn3 تەواوە کەواتە دەڵێم btn3 سلێکت بکەم dot click خود on click function کاتێکە کلیک سەوە دەکەم با تەگڵ بێت تەگڵی هەر بۆ نمونە چی بێت ئەو کلاسی پەرەگرافەکەی part-1 dot toggle استەگەی سێریکە بزانین چی ڕوودات سێریکە باشە ئەوەشیان دەتوانین بیدێنێ کات دیاری بکەین بۆ منە slow ئۆکێ جوانە کێشەیەکی نییە ئەمەش تەگڵ بلێنە هەردووچیانە لە بوانەمان ئەنجامدا ئەوەش بێگومانتوانی هەم دوو پارامێتەری بدێ یەکێکیان فانکشن یەکێکیان ئەو کاتەکەی دیاری بکەی بە ماوەکەی چەندی پێ بچێت بەبینەوانە ئەو بکەین باشە وهروها چیترمان هەیە ببین هەندێک ئیڤنتی تریش باس بکەین بابین ئیڤنتی ئەو جارە دەبڵ کڵێک بۆ هەرە و تەگڵە بکەم ئەرە تەگڵە بە گەشتەی دەکەین بێ کلیک شەکەی دەکەەوە ئیڤنتی دەبڵ کلیکمان هەیە DBL کلیک دواتە دەبڵ کلیک ئێستا یەک کلیک دەکەم هیچ ناکە هەنیش ناکەوەڵان دەبڵ کلیک هیچ کێشەی دەکا ئەوش ئیڤنتێکی ترە ئیڤنتی ماوس ئۆڤر ماوس ئاوت پۆ نەشتێکی جوان دروستکەم توانم بڵێم یاخۆت هە لە سەوانە گرنگ فێربوونە کارێکی پێ دەکەیت تاسکێک دەتوانی پێ بکەی ئەوە بە جێری حەزی خۆت و بە جێرەی ئەو ئاپڵیکیشنێکەوە دروستی دەکەی بۆی دادنێ بەڵام بۆ نمونە ماوس ئۆڤر ماوس ئاوت دروست بکەم بۆ نمونە دەتوانم بدەم بە بەتنەکان یا هەرێک لە شتانە یاخۆ داکیمنتەکە خۆتان دەزانن بەڵام دەدەم بە پاراگرافەکە بۆ نمونە دەڵێم ئەو پاراگرافێکەوە هەیە کلاسێکی هەبوو یاخۆ بە پاراگراف دەتوانم بڵێ هەم پاراگرافەکان بۆ نمونە دەڵێم هەموو پاراگرافەکان بە لەسەر هەمیەتە دەخوێ ئیڤنتێکە بۆ دادەنێم پاشا بۆ نمونە select
هەموو پاراگرافەکان دەڵێم چی کەواتە p هەموو p تاگەکان dot mouse enter کاتێککە ماوسەکە دەچێتە سەریان ئینتەری ئەو ناو پاراگرافی دەکە ئینتەری سە پاراگرافەکەی دەکەم ئەو فانکشنە ڕام بکە فانکشنێکەوە لێرە هەیە ئۆکەی بەبزانین بۆ من دەڵێم کە کاتێک ماوس ئەنتەر دەکەیت بە CSSەکەی بە گۆڕێ کەواتە تەواوی دەڵێم تەواوی وتای پاراگرافەکە dot background عفوا CSS and لە پاشان پارامتری یەکەم ئەو پراپەرتیکەوا دەمانەوێ لە پاشاندا ئەو نرخێکەوە دەمانی بینێ بۆ منە باگراوندەکەی دەکەین بە black باشە باگراوندەکەی دەکەین black با دووبارەمە کۆپیکەین و هەروەها کەڵەرەکەی بکەین چکە لە ناو باگراوندی ڕەش با نووسینەکە تێکستەکە white بێت دەگەنە دیار نابێت نووسینەکە وە کاتێک ماوس لیڤی دەکەم با بگوارە بەڵام سەرتە بە ئەو ببینی ئەوی تێبگەن زانە بەڵام کە ماوس لیڤ دەکەم شتێک گونادات چکە هەر ئەمە هەیە بەڵام دەرێم کە ماوس لیڤم کە ماوسەکەم لەوێ لەبرد ماوسەکەم ڕۆی لێوێندەر لە ناو ئەو تاگی پیانە هەرداگەیکی پی پاراگراف بە داکمنتەکە ماوەشتێکی ڕۆدا ماوس لیڤ کەواتە ئان ماوس لیڤ یاخۆتوانین بڵێ ئان ماوس لیڤ بۆ ناوزار با بە ئان بیکەین دەنووسم ئان لێرەدا ئەن ماوس لیڤ ئەم فانکشنە بانگ بکە باشە بۆ منە باگراوندەکەی دەکەین بە ئەو خۆلی دەکەینەوە کاتە initial باگراوندەکەی واتە white بۆ منە white وە کەڵەرەکەی black خو دەبینن ئێستا وەک خۆلی دێتەوە باشە ئەمەش ماوس لیڤ هەر یەک لەوانمان هەیە چەندام ئیڤێنتی ترمان هەیە لەوانێت توانی هەم ئیڤێنتەکان باسکەین بەڵام زۆربەی بازی دەکەین ماوس ئۆڤەر موڤمان هەیە ماوس موڤ و یاخۆتوانم ئەلێرتیش یا کان لە کانسڵیش دەرم لە کانسڵیش پێم بڵێ ماوس entered لێرە نشدا پێم بڵێ mouse leaved کاتە سەریکەم mouse entered وەکو دەبینین لە خوارە لە کانسڵ لابدەم mouse leaved باشە با ببین mouse moveش دابنین بۆ نمونە لە بۆ کامەی کە ماوسەکەم بۆ موڤ دەکەم لەسەر داکیمنتەکە چی هەبێت ڕەنگەکە بگۆڕێت یاخود هەموو شتێکی هەڕەمەکی دەکەین دەڵێن لە بۆ تەواوی داکیمنتەکە یاخۆتوانی بەتنێک بێشتەگێ من داکیمنتەکە دەکەم کات دەڵێم یاخود ئێستاخە باو ئەستێرە بەکاربێنین داد ئان ماوس موف یاخود ئاستاخە بنووسم ماوس موف لە پاشان فانکشنێکەوە دەمەوێ پاشانەوە کارێکا دەمێ بیکەم بۆ نمونە بە ئەوانە لا بتێن لە بکەینە کامنت بەوانە نییە بۆی بزانین کەواتی ڕوودا لێراندا کە ماوسەکە موف دەکەم لەسەری کەوات هەر کاتێک ماوسەکەم موف کەم بجوڵێنم واتە هەر چەند جاری ماوسەکەت بجوولێنی ئێستاوە چەند جار جوولە چەندە هەزار جوولە بۆنە لە console.log دەڵێم you move the mouse
وهروها چی دەکەم شتێکی تریش دەکەم دەڵێم تەگڵ بکە ئەو پەراگرافە بزرکە و دیاری بکە کاتە تەگڵ باشە کات دەڵێم بە پەراگرافەکە سلێکت بکەین پی یاخۆ دەتانم تەنها بڵێم بەشێکی ئەوەی کەەوە کلاسی ئەو پەراگرافانی کا کلاسی پارەوانیان هەیە p دات پارەوان یاخۆ تەنها کلاسەکە سلێکت بکەم دات toggle با ئەوی ببینین هەست پێ بکەین slow بزانە ئێستا بەردەم ماوسەکە مۆڤ کردێ بۆیە ئۆکەی با بڵێن بە ئەمە لا بدەین بە خێرایی ڕاستەوخۆ بدە بزانە بە شێوێ ئاماوس مۆڤ کرد لادا دێتەوە بە شێوەیە ئۆکەی کاتێک ماوسەکە مۆڤ بکەم ئەمە تریگەر دەبێ و ئەمیشانەی کارێرە دامەتی دەیکات ئەمەش ماوس موڤ طبعا یەکشتی تر کەوا لەسەر ئان مێثۆدی ئان ئێستا دەتوانم چەندەها ئیڤنت بە یەک جار بنووسی بە یەک ئابجەکت چکە لە براوزەرەکەت ئێستا من هەرێک جارێ و ئەگەوانە هەمووی ئەن کامنت بکەم هەمووی کۆمنتەکان لادەم هەمووی کاتێک هەیتم ئەو ئیڤنتانە هەمووی هەرجارە و براوزەر دەبێت ئێلمنتەکە ببێنێتەوە و هەموو جارێ حسابی لە بۆ بکە و ئیڤنتێکەوە هەیە ببینتەوەتە براوزەر کەمی خاڵ دەکاتەوە تانم چی بکەم بۆ منە ئێلمنتە کتێب ئەو بەتناتەیە چەندەها ئیشت پێ کردووە چەندەها ئیڤنتت بۆ داناوە دەتەوێ لە براوزەر ئەمە باش نییە بەڵام گەر بتەوێ تەنە بە ئان بە یەک جار بیکەین واتە چۆن واتە مەڵتیپڵ ئیڤنتی ڕەنگکە لەسەر هەیەک بەتندا بە بەکارانی ئان زۆر بە ئاسانی بەهۆی بەکارانی بە شێوەی ئابجەکت کاتی دەڵێن چێ با بین ئەو بەتنە هاش btn یەک دات ئان و لە پاشندا گوتمان ئەو چی دیاری دەکەین لێرەدا لە پێش ترچمان دەکرد بۆ نانووسی کڵک ئەو فەنکشنێکەوە دەمانویست دیاریمان دەکرد بە شێوەوە لە بۆ یەک ئیڤنتی بەڵام چەندەها ئیڤنتم دەوێت چی دەکەین ئەو کات دەڵێم چی ئان لە ئاندا باشە با بنینەوە سپیسی بدەمێ لێرانەدا بە شێوەی ئابجەکت بینووسە و شتانێکەوە دەکەیتەوە تاکو ئابجەکت خۆتان دەزانن چۆن نووسرێ کاتە بەو شێوازە دێم ئیڤنتەکانیشم دیاری دەکەم بۆ نمونە چی وچیت دەوێت طبعا ماوس بۆ ماوس یەکەمیان کڵێک کاتە دەڵێم چی دەڵێم کڵێک کاتێک کە کڵێکم کرد ئەو فەنکشنێک کوا دەمێ باڕام بێت باشەوە یەک ئیڤنت ئەدی ئیڤنتەکان کرد چۆن دەنووسی لە نێوانیان تەنها کۆمان دادنی فارێزی دادنی تەواو یاخود ماوس بڵێن ماوس ئەنتەر ماوس لیڤ کۆڵۆن دەکەی دوو نۆقتە بە شێوە فەنکشنێکەوە دەست ئێرۆرم هەیە لەبەرەوەی کۆمام نەکردووە هیچ کێشەیەکم نییە ئازەمەوە دەبەستە پێویست ناکە زۆر بەو شێوازاوە دەبەستە کاتە کاتێک کە کلیک دەکەم ئەوە دەوە کلیکیش بە هەوەدانێن باشتێکی جوان دەرچێت کەواتە dbl کلیک بە شێوازە فەنکشنێکا دەمێ باشە لێرانەدا کاتی کە کلیک دەکەم بۆ نەسەر بەتنام با پەراگرافەکە ئەون بکات کاتە بیتی بۆ نمونە یاخۆت با بڵێن یاخود بارێکە document dot body css background شتێشتریش لە css دەتوانین چەندەها css بێکەوە بنووسین پراپەرتیەکانی css بەیەک جار ئەمەش چۆن دەکرێت لە جاتی بەیەک جار بنووسی ئەوی شتێکی بە ئابجەکت و دەینووسی بە هەمان فکرەیە کەواتە لە بە مەڵتیپڵ css property بەیەک جار بنووسی بە شێوە دەکەی و لێرەشدا بێگومان property کاتێ بۆ نە background بۆ نەدەمێت backgroundەکەی بگۆڕم کاتێکە کلیک دەکەم ئەو فەنکشنە بە فەنکشنەکەسی دەکات مەڵتیپڵ css propertyەکەی دەگۆڕێت لە بۆ باڕیەکەی وتانی داکیمنتەکە کاتە backgroundەکەی بۆ نەبا بکاتە بڵێن
light blue پشتوانە نێوانیان فارزە بێگومان و font family font family Helvetica نا sans serif ولا sans serif طبعا عفوا أو فارزين نيوانيان وأمشيان font family هو دبها لنا كوتيشن ناني وشي بزان إنستاك كليك دكام رودة دارنا بلاش كيشينيا و يسيدي بكين فانتكش تغوري سنسيرف ياخد خوي سنسيرفا بعدين بكين با هلفيتيكا حافظان دبوي sans serif بونا بابا قريتو سر فونتكا نورمال وهروها اشتيش بقورين بونا نبا تواني بكين بهموش font size دسكاري font size بكين كواتا دلم تي font size 25 pixel باشه وازا اما بو ماندانا استا ود لكاتي دبل كليك كردن دا باشه شي بسيط ويز ناكم الير دبل كليك ياخد كدبل كليك دا كام بأمل لابدا باراجرافكا بونا باراجرافكا وهي كلاسيكي par 1 بو hide وهو fast وكاتك ماوس انتر دكي كماوس متركر لسر بطني تيرو بدات بون من كماوس كمان تركر بلين سي اس اس كي بي بقورات كوات تضلم تي با سيلكت كم سي اس اس كي كوات تضلم سي اس اس باك property بل اللي عندها multiple property أدلين بونه background تأخذ color color كي ببيت ون red باشا كمكاتيش ماوس كم leave كير لسري أسرو بطني أو paragraph color كي ببيت بونه blue باش تبابين كاتي كماوس كان تردك زانا قورا قربيتو لای بدام ئەوە لاتسوو بابین کلیکی بکەم یەک کلیک بەو شێوازە فۆنتەکە دەگۆڕێ و وەروە سایزەکە دەگۆ گەورەتر دەبێت یاریێک لە شتان ڕوو دەدا وەروە دەبڵ کلیک بکەم دەبینم لا دەچێت تەگڵ هاید دەبێت دواتە بسانە بە شێوازە ئەتوانم وا جوانترە بۆنە تەگڵ ئەوەیە بۆ شێوازە باشە کاتە بەو شێوازە کاتێک کەواوە دەکەم کڵک دەکەم بۆ شێوازێ لێ دێتەوە باشە ئەمە هەرێک لەوانەمان بەکارهێنا شتێک چەند جامان پێداش کرد زانە jQuery چەند پاوەرفڵە چەند بەڵاینێکی کەم ئێستاگە بە JavaScript بانووسیوە چەندە هەڵلاینی دەویستنی ئەمە چەند لاینێکی کورتی ویستووە زۆر بە ئاسانی و زۆر ئاسانە بۆ تێگەیشتن و نووسین هەروها ئیڤێنتی ماوس داون و ماوس ئاپمان هەیە بۆ نمونە دەڵێم لەسەر بەتنی یەکەم با دابنێم دەڵێم کاتێک کاتە هاش btn1 dot یاخود on ئەرە پاشان کلیک نا ئیڤێنتەکەت ماوس down ئەم فەنکشنی کە دەمەوێ بە ماوس داوندا چی ڕوو دەدات بۆ منە کە ماوس داونم کرد ئەو کات لەسەر ئەو بەتنی یەکەم btn1 پێم بڵێم بۆی بزانم ماوس
down کەواتە ئەمە چ کاتێک ڕوودەدام ئیڤنتە تان ماوس داون کاتێک کە کلیکم کرد هەر کلیکم کرد باشە ماوسەکەم کلیکرد لەسەری ڕاستەخۆ ڕوودەدا کە ماوسدا دەگریەها دەنگێکی لێوە دێ واتە کە ماوست داگرتووە بەڵام بەرد نەداوە کلیکەکەی ماوست بەرد نەداوە لەو کاتێکەوە دادەگری ئەوە ماوسداونی پێدەگوت یان واتە بەمانایشتر پەنجەکەت داون کردە سەر ئەو ماوسەی باشە وە ماوس ئاپمان هەیە ماوس ئاپ ئەو کاتێکەوە ماوسەکە بەرز دەبێتەوە بەمانایشتر پەنجەت داکرەوە ماوس داونە ها پەنجەت لە ماوسەکە داون کرد ئەو کلیکێکەوە هەیە ئەو لە ماوسەکەت داون دەبێت وە کاتێک پەنجەت بەرەبەرە لا دەدەی واتە ماوسەکە پەنجە لەسەر ماوسەکەی لا دەدەی لەسەر کلیکەکەی ماوسەکە بەرز دەبێتەوە شوێنی کەوا کلیکی لێ دەکەی بەرز دەبێتەوە ئەو کاتی ئەوە ماوس ئاپی پێ دەگوترێ ئیڤنتەکە لەو کاتدان ڕوو دەکاتە جیاوازیان هەیە بۆیە ئێستا ماوسەکەم کلیک کرد و داگرە بەرنەدا ئەکسەریش دەکا بزانە ئەکسەریش دەکە بۆ نمونە بە شتێکی ترەوەبی بۆی جوان دیار بێت بۆ نمونە دەڵێم body.css background color hide دەکەم مەسڵخۆ hide دەکەم بەو شێوازە ئێستا کە کلیکەکەم ئێستا داگرتو بەرنەداوە شتان بەرنەداوە ئەو ماوس داوم بوو باشە بەرمدا ئێستاوە بۆ ماوس ئاپ کە بەرز دەبێت ئێستا دەڵێن چی کە ماوس ئاپم کرد ئەو جارە بۆ نمونە بە بارێکە باش شۆ بکات پیشان بدە بۆ ئێستا ببینم داگرم بەرنەدایە ئادام نەگرتووە تەقا باری شەو مەفۆن ماوس ئاپ داگرم بەرنەدایە وەلی ئێستا بەرمدا سەکڵێکی زانە بۆشی نەکرد mouse up select the body and stick here like we have it. هەبووم نەوە لا بدەین ئەزان بۆلت لەو کاتیش نەکرد بەڵام بۆ نمونە CSSەکەی دەگۆڕین باکگراوندەکەی ببێتە ئەم ڕەنگە کەوا ڕەساسیی ناتۆخ وەروەها باکگراوندەکەی دواتر کە ماوس ئاپ بوو بێتە لایت گرین ستی بکەین ئێستا داگر بەرنەدا و ئەو ڕەنگەیە بەردەم بەرز بووە ماوس ئاپ بەو شێوازە دووارە بەو شێوازە ئیش دەکەن وەش دوێنتە بوو بە پێیان کامنتە بکەین ئێستاش بە باسی بین ماوس موڤ بکەین لەسەر داکیمنت بۆن پراپەردی ئەومان هەیە coordinates باشە ببین coordinatesەکانی ماوسەکەمان باشە کە بە کورتکایی پێدەوتێت coordinatesەکانی یاخود coordinatesەکانی ماوسەکەمان بزانین باشە لەسەر داکیمنت دەکە ماوسەکەم موڤ دەکەم پێم بڵێ ماوسەکەم لە ڕووی ئاسۆییەوە لە ڕستینەوە چەند دوورە لە داکیمنتەکان تەوان لێر ڕاحساب دەکات بۆ نە ماوسەکەم لێرێ پێم دەڵێ چەند دوورە لێرە و کە ماوسەکەوە بە شویست و نیشت چەندەواتە تەوەری X و تەوەری Y بە شێوازە چۆن شتی چوا بکەین بۆ منە کاتێک کە ماوس موڤ دەکەم چ تای داکیمنتەکە بۆیە دەڵێم داکیمنت ئیڤنتەکە بدەم بە داکیمنت کاتێک ماوسەکەم موڤ دەکەم بۆ لەگەر هەر موڤکرد نەیگەستاخۆ پێم بڵێ و هەروەها ماوس موڤ وەروەها ئەو فانکشنێک کە دەمەوێ فانکشن باشە تاوان بابێن بۆ نمونەتوانم بە ئەلێرت پێمان بڵێ یاخود لە کانسڵ بۆ ماتەبەکە باسەرتە لە کانسڵ بێ کانسڵ داتلاک باشە بۆ شێوازە بابێن لە کانسڵ
بمنا client chords بنسم chords طبعا الكوردز كانيش تيمان هي واي اكس مان هي طبعا لبو سرتا اكس باشا لبو انزام دانية وبيوستان باتسيا بيوستان ببكار هناني اي هي ليردا واتا بارامتر يودين بفانكشنكا ليردا ستوانين بكاري بين دلين سير باشا بوي توريكس بما بليك كموسا كمان سندورا طبعا لچين در حساب دكا او كوردينيت سكاني كورد سكاني اكس واي بيدله لدوكيمنت لستي دانا به ايفنتكا ماوس موفكا ليركا بكارديني كور بروبرتي كان لسير حساب دكا استار مقال لسر اليمنتي بيم دانا به اختي حساب بي دكا بلا بطني يبطنا دسر بطنا كم بيدله بالا نستاري دوكيمنت كم دبه كاترم كان ستارت لاك بونم لكانسل قتا بكم كانسل قش بنا بيش وشي هذا طلعم تي ونا بلس بلس خد بلس اي دات كلاينت اكس ولا باشان بلس تي بكات بونمنا كلاينت لبو واي ياخد راس تاخد بتن هذا اسم واي اسنتر وبلس سي كلاينت اي دات property معناها بنا اي كلاينت واي كلاينت اكس كوا تورياس نشتينيو فيدله دوودێکی لە داکیماندا ئێستا گەرسێری بکەین بۆ نچینێرە لە کانسڵ پەیواندا لە بزانە ئێستا ئەو بەرمدا ئێستا گەرسێری ئێرە بکەی نوێترینیان کەوتە جار بکەوە دامنابوو کۆرچەکان پێ دەڵێ ئەوتە ئەکس تەمان لێرە سۆران شرینە بە ئەوەیانەوە بکەین سپیسشان بدەینێ ئێستا بەو شێوەیە جوانترە ئەکسەکە 118 ئەوە 616 گەرسێری بکەم کە دەیجولێن ڕاستەخۆ پێم دەڵێم کاتێک چەند شتێکی جوانە بە بۆن منە شتێکی زۆر جوانتر بکەین باشە لەسەر چی بکەین لەسەر داکیمنتدا بۆمان تەبەکەم شتە نەک لە کانسۆڵ بۆمە تاجێکی H1 دروست دەکەین لە پاش ئێرەدا تاجێکی H1 با لێرە بێت H1 ناخد H2 chords chords باشا دينتي دكين chords طبعا تنها گەیشتومان هەیە بزانە یاخود ID چی پێ بدەم ID chords ئێستا دەڵێم select دەکەم با لە کانسۆڵ ئەوینەکەم شم بە کانسۆڵ نییە بەڵام شم بە کانسۆڵ نییە دەڵێم چی دەڵێم پاسەرتا سلکت کەم کام سلکت کەم ئەوەی کاتا دروستکرد بیت بنای chords HTML تان HTML چیە بریتی لە inner HTML-ەکەی ئەشە property هەیە لە jQuery بەشێ بەکاردێنی ئەمە پێشتر inner HTML-مان هەبوو دەرێم HTML-ەکەی بۆ من هەموو کاتێک بیگۆڕا بەو شتێکەوە دەمانەوێ ئەویش بریتە لە چی بریتی با ها chordsەکە ببینێت override دەکەم کاتە chords باشە بەو شێوازە e client x و هەروەها پلسی بۆ نمونە بە شێوازە پلسی لێرەژەوە بنووسرێ y باشە فاریزەکە بێت نازالێک سپیسەکە بێت بە شێوازە بزانین ئێستا چی ڕوودەدا گەربێتی وە بکەین بزانە 175 وارۆ شێوێ بەڵام ئەکسمانە نووسیوە کەمێکی ناشرین نەرتەکەم بزانە شێژە جوانتر x y پێم دەڵێ کەوا چەندورە بزانە ئێستا ماوسەکەم نزیک کەم وە لە دەستە چەبڕا بۆ یەکسەکە کەم دەکات بەو شێوەیە زیاد دەکات وەروە نزیکی کەم وە لە داکیمنت چکە حسابکردنەکە چۆنە لە دەستە چەبڕا لە مادەم داکیمنتە لە دەستە بڕا چەند دوور ماوسەکەم بۆیە بۆ شێ پێم دەڵێ ئەمەش دەسەرەوە ڕا چەند دوورە پێم دەڵێکەوە دوورێکی چەندە توانم بۆ من لەسەر باتنەکە دادەنێ بۆ من لەسەر باتنە وەختی حسابی باتنەکەم لە دەکا باتە ئەم دیمێنشنەکانی بەتنەکە حساب دەکەونە ئەو بەتنی کاتان BTN طبعا BTN 1 ئەم کامنت کردێت تا هیچ کێشە نییە ئێستا هاش نەبی کرد بزانە
ئەو ماسەکەم لێرە دەبمەیە ڕاستەخۆن کەم دەبتەوە شێوازە. ئۆکەی ئەمەش بیتی بوو لە چۆنیشاندانی کۆردنسەکان لە داکیمە خبەتنە گەلیمەنتیش دیاریکراوکەوە دەمانوێت بەکاری دابێن. طبعا خۆتان دەزانن بنێسە فۆرمەکە هەندێکی بنێسە فۆرمەکەەوە بکەین. دوو ئیڤنتمان هەیە بە ناوی بلور و فۆکس کەوە لە بۆ فۆرم بەکاردێن بەمانایشت ئینپوتەکان کاتە بۆنە بە لە تاواسەت هەموو ئینپوتەکان دابنین دەڵێم چی ئینپوتەکان هەموو ئینپوتەکان سلێکت بکەم هەرێک لە ئینپوتانە کاتێک فۆکس دەکەم کاتێک فۆکس دەکەی چیە واتە بۆمە بەو شێستا فۆکسم کرد لەسەر ئینپوتی نیم ئەوە لەسەر ئیمێل بەو شێوازە باش لەسەرێکیان کەوا ئینپوتم فۆکسم کرد دەمەوێت بکە بۆی بزانم کەوا بکە ئەو فانکشنێک ڕاندەکان بۆمنەوەی ئیڤنتە ئەشتانی کەوا دەمانویست بمنە ڕەنجی تێکست ڕەنجە و ئینپوتە دەگۆڕم طبعا ڕەنجی کامی ئینپوت ئەو ئینپوتێکەوە لەسەریمە بۆ نمونە بەکەیف خۆتە بەڵام شتێکی وا جوان دروست دەکەم ئەو ئینپوتێکەوە فۆکەسی لەسەر دەکەم دێم ئەو ئینپوتە باکگراوندەکەی دەگۆڕم بۆی بزانم کەوا لەسەری دەکەم دسمان هەیە property this مەبەستی لەو current HTML elementە ئەو elementێکەوە ئیشی لەسەر دەکەی حالیان لەسەری کاتە لەسەر کامەی فۆکەس بکەی لەسەروی ئەو باکگراوندە بۆ منە ئەو CSS-ەکەوە دەستکاری دەکەم دەگۆڕێ بۆنە باکگراوندەکەی دەکەم بە light gray ڕەنگێک بێت کاتێکە فۆکەسی لە سەر دەکەم هەستەکە سێری بکەم فۆکسنەوەی کرد بزانە بە شێوەیە باکگراوندێکی light gray یاخود light blue بە شێوازە سێری بکەم لەسەر کامەرەکە بەڵام کە سێری بکە کەلا دەدەم هەروی خۆیتی نەگۆڕەوە ئەمە شێش ناشیرنە لێرەدا لە بۆ ئەوەی کە دەوێت ئیشەکەی فۆکەستاوە دەکە بیتێت لە حەکسی فۆکەسێ بلور بلور ئەو مێتدەت کاتێک ڕەن دەبێت کاتێک کە فۆکەسەکە نەما لەسەر ئەو شتێکاوە دەتێ بۆ من ئینپوتە کاتە کام ئینپوت هەموو ئینپوتەکان وە لێرەش باکگراوندی کامی دەگۆڕم هەر ئینپوتێکەوە ئەو ئینپوتێکەوە هەر ئینپوتێکەوە فۆکەسەکەم لەسەری لادا باشە یاخود فۆکەسەکەم لەسەری نەبوو ئەوە باکگراوندەکەی بگۆڕێت بۆنە بۆ ئەمە پێشتر ئاسایی بۆنە وایت یاخود ڕێت هەر شتێک لەوانە بۆن با ڕێت بێت یاخود وایت بێت فۆکەسەکە لادا بزانە فۆکەسەکە لەوێ لادا ڕێت باشی واز خود هەنەسە چیامی دەبێتەوە شتێ زۆر جوان بەڵام بۆ ئەوەی تڵەڕی لە ئاپلیکیشندا جێ بکەوە بۆ ئەوەندەکەی بەو شێوەیە بکە فۆکەس دەبی ئەو شێوێ لە دێ شتێکی زۆر جوان دروست بوو ئەمەش هەرێک لە ئیڤنتەکانی فۆکس یان بلور لە بۆ فۆرم با بێم چی دەربەکان بهێنم بۆ نمونە کی ئاپ باشە ئیڤنتی کی ئاپمان هەیە بۆ نەسەر ئینپوتەکان بەکاری دێنم کی ئاپ ئەبزانین کی ئاپ کاتێکە کێک دەنووسم دانی چی ڕوو دەدات بە ئارگومنتی با بڵێن ئارگومنتی ئیش لە بۆ پاس بکەم cancel.log بۆن لە cancel-دا e.target بۆ نرخی ئەوەی ئەو کێکەوە دەینووسم کەواتە گەسەریکەم ئەس بەو شێوازدانە گەرمەی نرخی ئەوەی کەوا دەمەوێت بینووسم لە cancel-داتە بەحبێت بۆ شێوەدان e.target.value طبعا e.target.value چییە بریتیە لە value کەواتە نرخی target نرخی ئەو تبێتی لە نرخی چێ ئەو ئیڤنتێکەوە هەیە ئیڤنتەکە چێکی ئاپەکەوە تبێتێ لە نرخی ئەو شتێکەوە تو دەنووسی لەسەر کیبۆردە بۆ نمونە من دێمچی بەکاردەهێنم ئەو کۆرچەمان هەبوو پشتێکی جوانتر دەکەم دێت لە کانسڵەوەیکەم هەر شتێکم نووسی بەبێت ناو تێکسباکسی ئیمێل یاخود تێکسباکسی یاخود بڵێن ئەلمنتی بڵێن یاخود توانین بڵێن ئەو ئەلمنتی خوارێ توانین لەسەر ئیمێڵەکەش بەکاری بێنی هەر شتێک لەوانە ئەو کات تەنها لە بۆ نەیمەکەی دابنێ بە هەردووچیان تاقی بکەینەوە سەرەتا لەو ئەلمنتێکەوە هەیە خوارێ دەڵێم چی برن دەڵێم چی ئەلمنتی خوارێ ئایدێکم دابێ بەناوی کۆرس کاتە dot html
HTML أنا كاتك تريجر دەبێت چکە کیداونیشمان هەیە وە کی ئاپە کی ئاپ کاتێک ئێستا ئەیم داگرتووە ئەیم بەرنەداوە کە بەردا ئەوجا کەواتە کە بەرز دەبێتەوە کاتێکە نامێنێ بەڵام کیداون هەدێک دادگەر یەکسەر ڕەن دەبێت ئەوە جیاوازی کی ئاپ کیداونە بزانە ئێستا کی دەکەمە کیداون واتە زۆر لێک نزیکن لە کیداونەها ئێستا کە دادەگرن بەرجەوەها ڕاستەخۆ لەگەریەوە دەبێت ئەمە هەرێک لەوانە هەیە باقی داونەکە جوانترە هەڵۆ زانایش دەنووسم لێت بۆ ئەو نووسینێکەوە لێرە دەنووسم لە نێم بچێتە ناو تێکس باکس ئیمەیل من دەڵێم چی ئێستا دەڵێم بە ئینپوتەکە دەقیقەکەمەوە ئەوەی کە نێمەی دەنووسم کەواتە ئەو ئینپوتەی کەوا تایپەکەی بۆ بڕاکەیت بکەم کەوا تایپەکەی چییە تایپەکەی تێکستە تەوان ئەوش تێکستە نێم ئاتریبیوتی بزانم هەڵبزان شتێکی یونیکی هەیە بۆی بتانم بەکاری بێنم لێرە داگەی سێری بکەم ئایدی نێمی هەیە بزانێت ئایدی نێم و یاخود ئاتریبیوتی نێمتان بەکار بێنم ئاتریبیوتی نێم یەکسانە بێنە بە ئاتریبیوتی نێم کەمێک قوڵی بکەینەوە کاتە ئاتریبیوتی نێمی هەیە و نرخەکەی یەکسانە بە نێم تەنها لە بەوەی کەواتە لێرە شتێک بنووسم ئەوە ناوێت وانێرە باشە ئەو نرخی ئێرە کەواتە دەبێت چی بکەم ئەو نرخە بێتە ناو ئیمێڵەکەی ئیمێڵەکەش دەتوانم بە ئایدی بهێنمەوە یاخود بە ئینپوت کاتێک ئاتریبیوت نێمەکە یەکسانە بە ئیمێڵ بەڵام بۆنە بە ئایدیەکە ئیمێڵ بەو شێوازە دەنێستا چی ڕوو دەدات چنددە بزانین هەڵەیەکەی بزانین چیە دڵ HTML-ەکە هەیە خۆ چەند دەبێ HTML-ەکە دێ بڵێم نرخی تێکس باکسەکە نرخی تێکس باکس ئیمێڵ لە بۆ نرخ زۆر بە ئاسانی دانی چی بکەی دەنووسین val پاپردێکمانە jQuery val کەتە val واتە value ئێستا ئەو ئێلمنتێکەوە هەیە ئێلمنتەکە چە ئیمێڵە ID ئیمێڵە کە ئەمایان دەکات ئێستاکە بنووسم لێرە بنای خۆم بەو شێوازە دەنووسرێ ئۆکێ بورن بەو شێوازە ئەوە هەرێک لەوانەوە بەکارێکی داونکی ئاپ ئێستاش با شتێکی تر بکەین بۆ نمونە ئەو سڵێکتم هەبوو ئیڤنتێک بەوەش دابنێم تا ئیڤنتێکمان هەیە بە ناوی چینج لە کاتی گۆڕینی بۆ نرخ بۆ منە کاتێککە نرخی ئەو چەک ئەو سڵێکتە کە چۆیزەکەم گۆڕی لەو سڵێکتە لە سڵک باکسە با بڵین کە مێڵم کردە فیمێڵی خودت لە کاتی گۆڕیندا ئەڵێرتەکەم پێ پیشامدا یاخود لەتان دیرە شوێنێک تەباکە یاخود هەر شتێک هەیە مادەم ئیڤنتە تانی پێ بکەیت کاتێک گەشتە چێنجێت کرد بۆ درێم ئەڵێرت نرخەکەم پێ بڵێ دۆ شێواز کات چۆن شتە دەکەم بۆ دەڵێم چی ئەو سڵێکتە تەوان ئەو سڵێکتە چۆن دروستکراوە بۆهۆی سڵێکت بەهۆی سڵێکت ئەلمنت لەناو ئەوانە ئاپشنن ئەو ئاپشنانە هەردووچیان لەناو سڵێکت ئەلمنتن تەوان کە دەڵێن سڵێک ئێستا هەموو سڵێکتەکان دەگرێتەوە بۆ بەڵام ئەگەر زیاتر لە سڵێکتم هەبوو ئێستا هیچ کێشێ نابێت لەوە حاڵەتی خۆمە بەڵام زیاتر لێک سڵێکتم هەبوو تەنها چەند دەمێ ئەو ئیڤنتە لێ سەد بکەم کەوایشم پێ ئەو کات بۆ ئایدیەکە داوەتێ بۆ لێرە ئایدی جەندەرماندا بووە بۆیە دەڵێم دات چینج و مێتۆدەکە دات چینج یاخود ئان دات چینج فەرق ناکە بەو شێوازە لە پاشان بۆ منە ئەلێرت دەمێت نرخەکەم پێ بڵێ نرخێکەوە هەڵمبژار دەکاتە دەڵێم چی لە ئەو نرخێکەوە دەیگۆڕم بۆی کاتە ئی دات تارگ بە ئی بدەمێ سەرەتا واتە پارەمیتەرەکە لە بۆی چ بکەم پاس بکەم کە پاسی پارەمیترم کرد لێرە ئی دات تارگت دات value بەو شێواز کاتە ئێستا کەسە بکەم مێڵ دەکەم بە فیمێڵ پێم دەڵێ کردێت بە فیمێڵ وا فیمێڵ دەکەم بە مێڵ پێم دەڵێ بەو شێواز ئەمەش change ئیڤنتی change و ئیڤنتی submit باشە بۆ منە کاتێک کە submit دەکەم تەوان دەتوانم چەندە شێواز بکەم بۆ منە فۆرمەکەم سلێکت دەکەم توانە بڵێم ئێستا هەموو فۆرمەکان دەگرێتەوە
باشە لێرتان دیاری بکەم کەەوە ئایدێکم داو بێ بەناوی فۆرم بۆ دەنووسم فۆرم چکە هیدەکەی فۆرم بوو یاخودتوانم تەنها بڵێن چی ئافۆن تەنها بڵێم ئەوەی کە ئایدی فۆرمەکەم تاوان فۆرمەکە ئایدەکەم داوی بەناوی فۆرم بە شێوازش دەوێت سەبمێت لە کاتی سەبمێتکردندا سەبمێت و ئیش بە ئیشم بە ئیش دەبێت ئارگیمنتە تاوان by default ئێستا هەر شتێک بکەم هیچ ناکە بۆ نمونە ئەو شتێک ئەم دەمەوێت چی بکەم بۆ نمونە لە کاتی سەبمیتکردندا بۆ نمونە ئەو ناوی کەوا لێر نووسیم لەو تێکس باکسە لە کانسڵ پێ پیشاندایە لە داکیمنت لە هەردووچیان بۆ نمونە درێن var name با لە ناو نیم خەزنگە ڤارەبڵێک دووشکەم بەناوی name و طبعا بەناوی name ئەجەندە هەست دەکەم name reserved wordە کیەکە wordەکە گیراوە بەڵام کێشێنێتێکی دیژنی ماگوی پێوان دەڵێت ڕۆرە شتێک دەبێت دەڵێم چی دەڵێم نرخی ئەو نێمەوەگرێکەوەتە بۆ نمونە ئایدێکم دا بووی ئایدەکە بەناوی نیم بوو یاخۆ دەتوانم ئەگەر دوو ئایدی هەموو بەناوی نیم دەتوانم دقیق بکەمەوە بڵێم لە ناو ئینپوتەکان ئەو ئینپوتێکەوە ئایدەکەی نێمە بۆ جوانتر هیچکێک کانفلێکتێک ڕوونەدا هەوا باشترەوە شێوازە valueەکەی val کەوتمان property value jQuery واتە value ئەو text boxی name خودە ئەلمنتە خەزنکە لە ناو variable name لە پاشان variable name بۆ نمونە دەشتوانی باشان variable name لە cancel تەبەکە دەشتوانی ڕاستەخۆ ئەوەی لێرە هەیە لە ناو ئەوکانی ئێرە بەکاری بێنم واتە backline بەڵام هەر حەزم کرد name بەکاری بێنم نەکێک سەر ئەوەندە بنووسمەوە دەروە هەستم کردوە باشترە بۆ نمونە هەڵۆ ئێستا گەسێری بکەم لێرە کێشەیەک هەیە کە بنێرە سەبمێت دەکەم زانە گەسێری بکەی ئێرە شتەی بینی ئەو ڕفرش دەبێتەوە تەوان شتێک هەیە ئەو فۆرمەکە سەبمیتی دەکەی دەڕواتن ڕاستەخۆ لە بە ئەو شوێنێکەوە پێویستە سەبمیت دەبێت بۆیە لە بۆ پرڤنتکردنی لەو شتە بۆی پێویستم بە ئە دەبی پرڤنتی بکەم لەو شتە بۆی ئەو ئیڤنتە ئیشکە و ئیش خۆی بکە و کێشە ڕوونەدا کەواتە دەڵێم چی prevent default طبعا prevent default ئیشی چییە ڕێگە دەگرێت لە default behavior لە ڕەوشتی یاخود behavior actionێکەوە by default لە کاتی سەبمیتکردنی فۆرمەکە دەکرێت preventi دەکا واتە ڕێگەی لێ دەگرێت ئەو شتە بکات بۆ ئەوەی ئەو ئیڤنتە ئیش بکات ئیڤنتی سەبمیتکەوە داومەتێ ئەو بۆ ئەوشتانی کاوە داوە ئیشەکانی دێرە ئیش بکە کەواتە بۆ منە کە پرڤنتم کرد ئێستا هاگەڵ بڵێم ناوی خۆم بنێرە یەکسێریکەم لە کانسڵتەوە بوو با لە کوردیش شتەوە بێ ئەو کات دەڵێم چی دەڵێم $sign لەنا بە ئایدێکی کورد یاخود h2 لێرەش دات ئەوە ئایدەکە h2ە دەڵێم .html override بکەم بۆ name یەکسانە بەچی plus name ئێستا بنێرە بە شوێنەی بێک یەکسانە بەبێ کەس و بۆ شێوازە ئامەشمان ئەنجامدا ئەمە بریتی بوو لە زۆربەی ئەو مێتەدانێکەوە هەبوو لە jQueryدا بەکاردێن وەروەها ئەم فایلانەتەن ئەم کۆدانەتان بۆدا دەنێم لە درایڤدا یاخود لە دیسکریپشندا تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ